سڵاوت لێبێ بە بەبراوەی خەڵاتێکی پلەیستیشن 4 تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گەرتوانیمان بە هاوکاریەکانی ئێوە ئەم کەناڵە بگەێنینە 20,000 سبسکرایب ئەوە خاوەنی ئەم کەناڵە بڕیاری داوە کە خەڵاتێکی پلەیستیشن 4 بکاتە تیر و پشک بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەیان کردووە بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن کاتە کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا ئێوەش چانسی خۆتان تاقی بکەنەوە لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە سڵاوتان لێبێ هاوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست وەکو ئەزانن سەرپێچیکردنی یاسا کۆتایەکەی بە شێوەیەکی باش نایەت لەبەر ئەوە هەر لە سەردەمێکی کۆنەوە زیندان دروست کراوە بۆ سزادانی تاوانباران بەڵام ئایا هەموو زیندانەکان سەختن و نانی وشک ئەدەن بە زیندانیەکانیان لە هەندێک وڵاتدا خواردنی باش دەدەن بە زیندانیەکانیان و کاتیان پێدەدەن بۆ ئەوەی برەو بە تواناکانیشان بدەن لە هەندێک وڵاتی تریشدا ژیانی زیندانیەکان لە خراپترین بارودۆخیدایە لەم زنجیرە گەشتەدا دەتان بین بەناو زیندانیەکانی جیهاندا و پێتانی نیشان دەدەین بارودۆخ چۆن دەگوزارێت بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین وڵاتی چین لەوانەیە گوێتان لێبوو بێت کە لە زۆربەی زیندانەکان خواردنێکی باش پێشکەش بە زیندانەکان ناکەن کە شایەنی خواردن بێت کە زۆر بە ئەستەم ئەزانیت کە ئەم خواردنانە لە چی پێک هاتوون و بۆنێکی زۆر ناخۆشیشی لێ دێت بەڵام هەر بەڕاستی چی پێشکەش ئەکرێت لە زیندانیەکانی چیندا زۆر باشە ئێستاش لیستی خواردنەکانی زیندانیەکانی چین باز دەکەین زۆربەی خواردنەکان پێک هاتوون لە شیرینی و گۆشت و جۆرەها شۆربە ئەم خواردنەی لێتان دیارە یەکێکە لە باشترین خواردنی زیندانیەکان بەڵام ناهێڵن زیندانیەکان پارەکانیان بەکاربهێنن بۆ کڕینی خواردنی تر و هەروەها ناهێڵن لەگەڵ خۆیاندا بیبن بۆ زیندانیەکانی دیکە لێرە هەمیشە خواردنی خۆش هەیە بەڵام لێمان گەڕێن با ڕاستیەکان ڕوون بکەینەوە ئەمە تەنها لەو زیندانانەدا ڕوودەدا کە لە شارە گەورە و دۆڵەمەندەکانن بەڵام لە زیندانە بچووکەکان ڕێژی خواردنەکانیان دیاری کراوە نرخی یەک ژەم خواردنیان بە $1.7 سنتە ئەو خواردنە بریتیە لە شۆربایەک کە چەند سەوزەواتێکی تێدایە کە تێچووی هێندە زۆر نییە نمونە توور و کەلەرم خواردنی زیندانە بچووکەکانی چین هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ خواردنی زیندانەکانی جیهان وڵاتی ئیتاڵیا لە فیلمەکانیاندا وا دەردەکەوێت کە زیندانیەکان خۆیان خواردن دروست دەکەن بۆ خۆیان لە ڕاستیشدا هەر بەو شێوەیەیە لەبەر ئەوەی یاسای ئیتاڵیا ڕێگە دەدا زیندانیەکان بۆ خۆیان خواردن دروست بکەن و پێداویستی چێژلێنانیان پێدەدرێت هەرچەندە ئەو خواردنانەی لەلایەن سەرپەرشتیارانی زیندانەکەەوە دەدرێت پێیان خواردنێکی باشە هەر ژەمێک خواردنیان پێک دێ لە 120 گرام برنج و زەڵاتە یا ماکەرۆنی و نزیکی 150 گرام لە ماسی یا مریشک دەدرێت پێیان لەگەڵ هەندێک سەوزەوات و 2 پارچەنان و هەروەها ڕێگە دەدرێت بە زیندانەکان کە لە کێڵگەی زیندانەکەدا کار بکەن بۆ بەدەزێنانی بڕێک پارە لە ئیتاڵیا لە هەندێک زینداندا یارمەتی زیندانیەکان دەدرێت و خولی فێربوونی چێژلێنانیان بۆ دەکرێتەوە ئەویش بۆ ئەوەی زیندانەکان لە داهاتوودا ببنە خاوەن کاری خۆیان زۆرینەی زیندانیەکان لێ هاتوون لە چێژلێناندا و ئەتوانن زۆرینەی خواردنەکانی سەردەمی کۆن و ئێستا دروست بکەن بە شێوەیەکی زۆر جوان و ئەتوانن زۆرینەی خواردنە جیاوازەکانتان دەست بکەوێت لە زیندانەکانی ئیتاڵیادا وڵاتی کازاخستان ئەم گەشتیان زۆر ترسناک ئەبێت تەنانەت قەدەغەی ڕۆژنامەنووسەکانیش بێنە ناو ئەم زیندانە و سەردانیکەرانی زیندانیەکان زەنگێکی ئاگادارکەرەوەیان پێدەدرێت کاتێک سەردانی زیندانیەکان ئەکەن ئەویش بۆ ئەوی سەرپەرشتیارانی زیندانەکە ئاگادار بکەنەوە لە هەر حاڵەتێکی پەلاماردان لەم وڵاتەدا زیندانەکان لەسەر شاخەکان دروست دەکرێن بۆ ئەوەی زیندانیەکان زۆر بە ئەستەم بتوانن تونێل دروست بکەن بۆ هەڵهاتن
و ئەو ناوچانەی بە دەریا دەورە دراون شوێنی دیارن و ئەستەمە خۆ حەشاردان تێیاندا. ئێمە لە زیندانی داڵە ئاڵتونیە ڕەشەکەین کە پێشترین زیندانیە لە کازاخستاندا. سەد لە خراپترین تاوانبارەکان لەم زیندانەدان. ژمارە ئەو کەسانی کوژراون بەدەستیان بەگشتی دەگاتە 400 قوربانی. ئەم زیندانیانە ژیانیان وەک زرجی ژێرزەوی وایە. لە کاتژمێر 6 بەیانیەوە هەڵیان دەستێنن لە کاتێکدا کە بە درێژایی شەو لەسەر ڕاخەرێکی ئاسنین خەوتون. پاشان تەواوی ڕۆژەکە بەسەر دەبەن لە خوێندنەوە و نووسین لەسەر مێزێکی ئاسنین و کاتیان پێ ئەدەن بۆ کەمێک ڕۆشن لە ڕاڕەوێکی تەسک کە پەنجەرەیەکی تێدایە کە لەوێوە دەتوانن ئاسمان ببینن. زیندانیەکان قەدەغەیە پەیوەندی لەگەڵ یەکدیدا ببەستن و تەواوی ڕۆژەکە بە بێتاقەتی و دووبارەکردنەوەی ڕۆژەکە بەسەر دەبن. ئەمەش سزایەکی دادپەروەرانەیە بەرامبەر ئەو تاوانانەی کە کردویانە. وڵاتی نەرویج خەیاڵ بکە لە ناوچەیەکی گەشتیاریدا ئەژی کە کۆمەڵی کوخی دارینەی تێدایە و هەروەها باخی دارسنەوبەر و شوێنی ئەسپ سواری و شوێنی ڕاوماسیشی تێدایە. ئایاوە ئەزانن ئێمە باسی ناوچەیەکی گەشتیاری دەکەین؟ بێگومان نەخێر، ئێمە باسی یەکێک لە زیندانەکانی نەرویج دەکەین کە سەرکردەی گروپە تێکدەرەکان دەنێرن بۆ ئەم زیندانە. ئەم زیندانە هیچ چاودێریەکی توندی لەسەر نییە. زیندانیەکان لە خانووی زۆر خۆشدا ئەژین و زیندانیەکان دەتوانن سەردانی یەک دیش بکەن. تەنها لە شەواندا 5 پاسەوان چاودێری زیندانەکە دەکەن بۆ پاراستنی و لە کاتە بەتاڵەکانیاندا ڕێیان پێدەدرێت برەو بەتواناکانیان بدەن. زیندانەکان خۆشیان دەتوانن پێداویستەکان بکڕن لە فرۆشیار. هەروەها لە ناو زیندانەکەشدا چێشخانەی تایبەت بە ماستی برشاوی تێدایە. ئەوەی گرینگە لەم زیندانیەدا ئەوەیە کە ئامانجیان گەڕانەوەی ڕەوشە بۆ زیندانیەکانیان و باشبوونیانە نەوەک سزادانیان. بەو بۆنەیەوە 39 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر دروستکردنی ئەم زیندانەدا و لە سەرەتای دروستکردنیەوە تا ئێستا تەنها یەک حاڵەتی هەڵهاتن تۆمار کراوە تێیدا. بەڵام نازانین ئەم زیندانیە چی وای لێ کردووە لەم شوێنە خۆشەدا هەڵبێت. نەتەوەیە گرتوەکانی ئەمریکا. ئازانن ئەمە نەخشە سازی زیندانەکانی ئەمریکایە بەندکراوەکانی زۆر ترسناکن و هەمویان جلوبەرگی پرتەقاڵیان لە بەردایە و هۆڵێکی یاریە وەرزشیەکانیان هەیە و ژوورێکی گەورەی خواردنیان هەیە لەگەڵ خواردنیەکی زۆر کەم. بەڵام دەسەڵاتدارانی ئەمریکا پێچەوانی ئەمە دەڵێن ژەمی بەیانیانی زیندانیەکانیان شیر و نانە و ژەمەکانی تر پێک دێ لە مریشک و لە زانیە و باسترما. دەسەڵاتدارانی زیندانیەکە ڕێز لەو کەسانە دەگرن کە گۆشت ناخۆن و ژەمی ڕۆکیان بۆ ئامادە دەکەن. لە ئێستادا خواردنەکانیان تەندروست بوونە و بەکارهێنانی خوێ و شەکر کەم کراوەتەوە. بەڵام لە هەندێک زیندانی دیکەدا 3 ژەمەکە کەم کراوەتەوە بۆ 2 ژەم و لەبەر ئەوەی ژەمەکان کەم کراوەتەوە بۆ 2 ژەم هەندێک لە زیندانیەکان پەنا دەبەنە بەر خواردنی هەویری ددان و پڕی کۆتر و پاژناوە. هیچ کام لە زیندانەکان داوای خواردنێکی شاهانە ناکەن، بەڵکو تەنها داوای ژەمێکی پاک و پوختە دەکەن. وڵاتی ئەڵمانیا بۆ چونتانسیە بەرامبەر ئەم زانکۆیە. باڵەخانەکە شێوازێکی ئەندازیاری زۆر جوانی هەیە و دەریاچەیەکی جوانیشی هەیە کە ئەتوانی بە دەوریدا پیاسە بکەیت و سەیران بکەیت. بەڵام کاتێک لە بەرزاییەوە سەیری دەکەی سەرنج بدەن کە بە شوڕایەک دەورە دراوە. ئەمە بینای زانکۆ نییە، بەڵکو زیندانە. زیندانیەکان لێرە فێر دەکرێن چۆن بە شێوەیەکی باشتر ژیان بکەن. دەسەڵاتدارەکان هەوڵ دەدەن بە باشترین شێواز مامەڵەیان لەگەڵدا بکەن بۆ ئەوەی ڕەفتاریان جوان ببێت. هەموو بەندکراوێک کلیلی تایبەت بە ژووری خۆی هەیە و ئەتوانێت بە دڵی خۆی شێوازی ژوورەکەی بگۆڕێ و دەتوانن وانەی یۆگا بخوێن و وەرزش بکەن لە هەوایەکی پاکدا. ئەمەش هۆکارێکە بۆ باشترکردنی ژیانی زیندانەکان و گۆڕینی برکردنەوەیان بەرامبەر زیهان. لە ساڵی 2016دا سەرپەرشتیارانی زیندانەکە کێشەیەکیان بۆ دروست بوو لە جۆری خواردنەکەدا. وێ سەرپەرشتیارانی زیندانەکە بڕیاریاندا کە لە چێشخانەی ماکدۆناڵدز داوای خواردن بۆ زیندانیەکانیان بکەن و هەموو زیندانی کراوێک مافی ئەوەی هەبوو داوای ئەو خواردنە بکا کە دەیەوێت. لە کۆتاییدا کۆریای باشوور هەرچەندە زیندانەکان هەموو شتێکی تێدا فراهم کرابێ بەڵام کەس ئارەزووی لێیان نییە. بەڵام ئەوەی لە کۆریای باشوور ڕوودەدا بە تەواوەتی جیاوازە. ئەم وڵاتە ناسراوە بە ڕۆشنبیری کاری سەخت و ماندوو بوون لە کارکردندا. بۆیە بەدوای پشودا دەگەڕێن بۆ ئارامکردنەوەی دەرونیان. لەبەر ئەم هۆکارەش پەنا دەبەنە بەر زیندانەکان. بەڵێ هەریەک لەوان $90 دەدا لە بەرامبەر ئەوەی یەک شەوێک لە زینداندا بمێننەوە و کاتێک دەڕۆنە زیندانەوە وەک بەندکراوێکی ڕاستی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت
و ژەمە خۆراکێکی دووبارەیان پێدەدرێت لە برنج و فاسۆلیا. ئەم کەسە 24 کاتژمێرەکەی لە زیندانەکە بەسەر دەبات بەبێ بەکارهێنانی مۆبایل و ئاوێنە و کاتژمێر. زۆر کەس ئەم جۆرە زیندانیەیان تاقی کردوتەوە، بەڵام هیچ هەستیان بە پشودان نەکردووە تێیدا. لە کۆتاییدا دەمانەوێت ڕای تۆش وەرگرین. ئایا گەر کەسێک تاوان ئەنجام بدات پێویستە بکرێتە زیندانێکی سەختەوە یاخود بکرێتە زیندانێکی ئارام بەخشەوە بۆ ئەوەی کەسایەتی بەرەو باشبوون بچێت؟ دەتوانن وەڵامی خۆتانمان لە کۆمنت بۆ بنووسن. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.